سستی صفتێکە لەوەی کە ئینسانی مسلمان پێویستە بۆی دروست نەبێت، چونکە خوای پەروەردگار کە باسی مەلائیکەتەکانی خۆیەکە ئەفەرمێ یوسەبیحون اللەیل والنەهار لا یەفتوڕون، شەو و ڕۆژ پاک و بێعەیبی و سوبحان اللهی خوای پەروەردگارەکەن، وردەکانەکەن، تەسبیحاتەکەن و سست نابن. کەوابوو ئەمە کە مەدحی گورج و گۆڵی مەلائیکەتەکانی کردووە، پێچەوانەکەی کە سست بوونە نەخۆشیەکە و ئینسانی مسلمان پێویستە خۆی لێ بە دوور بگری. ئێمە ئێستا باس لە هەندێک لە هۆکارەکانەکەین، ئەشێ یەک هۆکاری تیابێ، ئەشێ دوو بێ، ئەشێ سێ بێ، ئەشێ چەند کۆمەڵێک، چەند سیفەتێک، چەند هۆکارێکت لە دڵ و دەروونە کۆبوو بێتەوە، لە ڕەفتارتە، لە دید و هزرتە کۆبوو بێتەوە، وای لێ کردبی ئاوا سست بووبی. لەبەرەوە پێویستە هیمەتت ببێ، خۆت تەشخیصی نەخۆشیەکەی خۆت بکەی، هەر لای خۆشتە، چارەسەرەکەشی هەر بە خۆتە، دوای هیدایەتی خوای پەروەردگار خۆتە بێ هەوڵ بدەی کە چارەسەری بکەی. یەکەمین شت بریتیە لە گەرمەدینداری یەکەم جاری و توندڕەوێتی سەرەتا. ئەمە کە کورد پێڵێ گەرمە تەریقە. لە کاتی خۆیان شێخانی تەریقەت کە ئەڕۆشتن بۆ گوندەکان و داوای تۆبەکردنی خەڵکەکەیانە کرد و داوایان بڵاوە کردەوە و خەڵکی ژەهات لەسەر دەستیان تۆبەیە کرد. ئەم دەروێشە لە سەرەتاوە زۆر بە جددی ئیسلامەکەیە گرت و دوورەکەوتەوە لە گوناحکردن و لە عیبادەتەکانیان گورجوگۆڵە بوو. ئەمایان ناو نابوو گەرمە تەریقە. واتە لە دوای ئەم گەرمە تەریقەیە ئیتر وردەوردە هێواشە بێتەوە، سستە بێتەوە، سارد بێت. کەوابوو ئەگەر یەکێک لە سەرەتاوە زۆر بە گەرمی هاتە ناو دینەکەوە و بە پەلەکاری کەوتە محاولەکردنی فێربوونی زۆر و چالاکی زۆر و یا جیهادی زۆر و ئەوانە، یا زۆر بە توندڕەوانە گرتبووی کە سونەتیشی لابوو بوو بە فەرز، یان لەسەر خەڵکێکی تریەکا بە فەرز، خۆی دوای وردەوردە سستە بێ و سارد بێت. چونکە بەدەن تەحەمولی ئەوە ناکە، دەرونیش تەحەمولی ئەوە ناکە، دەرونیش دوای تووشی ئەو سستیە بێ و لە ڕووی معنەویەوە دێتەوە دواوە. ئەمەی کە یەکەم جار بەو شێوە دیندارێتیەکە ئەگرێت، بە تەبیعەتی حاڵ هەموو کەسێکیش هەروایە، بۆ هەموو فکرەیەکیش هەروایە، نەکرد بۆ دینداریەکە. بەڵام بۆ ئیسلام زۆر مهمە لەوەی کە یەکەم جار ئەم کابرایە هەست پێیە کە ئەم ئیسلامە گەورەی چۆن ئێهمال کردو. باشە چۆن ئەم قورئانە جوانە، ئەم قورئانە شیرینە، ئەم قورئانەی کە کاریگەری ئەوەندەی لە ڕۆحی هەیە، پارسەنگی ئەخلاقی پێکات و ئەیکا بە پیاوێکی تر، بۆچی ئەوەندە لێ بێ ئاگا بوو؟ باشە ئەم مزگەوتە خۆشەی کە جەوێکی ئیمانی و ڕۆحی تایە، بۆچی دوور بوو لێی؟ باشە ئەم ئیسلامە گەورەیەم هەموو ڕۆشنبیریە، بۆچی خۆی وا دوورە پەرێزگرت بوو لێ؟ ئەنجا گەڕێتەوە سەبەبی ئەمانە چین؟ ئێهمالی خۆی بوو، نەزانی کە سوکاری بوو، گوێپێنەدانی خێزانەکەی بوو، کاریگەری لاکۆڵان بوو، تەسیری ئەعلام بوو، تەسیری مەکتەب بوو، مامۆستا، ڕەفیقی خراپ، کەسانی تر تەسیریان تێکردوا بێت کە ئەم دیندارێتیە نەگرێ، بە هەر سیفەتێک بێ خۆی ئیتر ئێستا هەست پێیەکا کە دیندارێکی پاک و سەرڕاستە و پێویستە دیندارێتیەکەشی باش بگرێت. لەبەرەوە هەوڵەدا بۆ نمونە کەوتۆتە سەر خوێندنی شەرعی. مامۆستاکانی و مەکتەبەکەی مەنهەجێکیان بۆ داناوە، پێیان وتویانە تۆ لە ماوەی ئەم مانگەدا ئەم کتێبە بخوێنە. ئەڵێنا من توانام هەیە، وەختیشم هەیە، ئینشاڵڵا وەرچێ بە هەفتەیەکەی خوێنم. مامۆستاکەی هەست پێکا دێتەوە دوای هەفتەیە خوێندوێتی، داوای کتێبێکی ترەکە. ئەمە کە لە مەنهەجی خوێندنەکە دەرەچێ، زۆرە خوێنێت، دوای لەو سەرەوە پێی تەکمیلە ناکرێت. چونکە ئەگەر وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئین هذا الدین مەتین فأوغل فيه برفق فإن المنبتها أرضا قطع ولا ظهرا أبقى، ئەفەرمێ ئەم دینە زۆر بەرفراوانە، تۆ هێدی لەسەر خۆ بەکاو خۆ وەرە ناوەوە لە دینەکە، بەش بەش وەری بگرە، چونکە ئەو کەسەی کە سواری ئەسب بووە و یارغەی پێکا و بە سەریع ئەڕوا، نەتیجەکەی ئەوەیە نە ئەگاتە جێگا و مەنزڵی خۆی کە هەدەفی بوو، نە سواریەکەش ئێمێنێ، ئەس بە حوشترە هێسترە هەرچی شتێکی کە پێێتی، ئەویشە فەوتێ، چونکە تەحەمولی ئەو سورعەتە ناکە و ئەو ماندووبوونە ناکە. لەبەرەوە ضروریە ئەو کەسە بزانین کە بەم شێوەیە ئێستا سست بووە، خۆت بزانی کە بۆچی سست بووی، ئەبێ بزانی کە سەبەبی یەکەم ئەوە بوو کە تۆ بە پێی مەنهەجە پەروەردە نەبووی، پەلەت لێ کرد،
زۆر شت یەکەم جار محاولە دەکرد هەمووی فێربی. ئەمە وەکو زانستی شەرعی. ئەو کەسەی کە وەکو عیبادەت فێرە بێ دایمە لە مزگەوتە سونەتەکانی هەمووەکە وردەکان هەموو یەخوێنێ جوابی خەڵکی تر زۆر ناداتەوە لە ماڵەوە زۆر مجاملەی نامێنێ لە بەرەوەی خریکی عیبادەتەکانە. ئەمەش بە هەمان شێوە بەدەنی ئەو تەحملیەوە ناکات چەند ساڵێکی توولانی ئاوا بڕوە. بەڵام ئەگەر لە سەرەتاوە وردەکانی بەیانیان و ئێوارانی خوێن، تەسبیحاتەکانی دوای نوێژ فێر بوو، ئاەت الکورسی خوێند و 33 جار سبحان الله و 33 جار الحەمدلله و 33 جار الله ئەکبەر و سەڵەواتێک لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها هەندێک عیباداتی تر ئەگەر بەم شێوەیە بڕوا بە تەدریج کەم کەم بەڵام دائیمی بە تاکید قازانجدرێتی. بەڵام ئەو لە سەرەتاوە ئەمانەی هەموو زۆر بە گوڕ و بەتین گرتبوو بۆیە ئێستا سارد بووت. یەشێکی کە غیرەتی دینی گرتوێتی و ئەو هەموو وەزع جاهیلیە ئەبینێ و ئەو هەموو خراپەکاری و کوفر و بێدینی ئەبینێ، غیرەتی بۆ دینەکە ئەجوڵێ و پێی شەرمە، پێی گوناحە، پێی جەریمەیە کە خۆی گەنجێکی مسلمان و ئەو هەموو مسلمانە ئاوا ئەکوژرێن و ئەفەوتێن و زیندانەکرێن و مەحرومەکرێن. لە هەمان کاتە ئەو خۆی بێغیرەت ئەبینێ لەبەرەو هەوڵەدا حتمم بکوێتە سەر جیهادکردن. ئەم کە هێشتا ئەوەلیاتی دینەکە نازانێ ئەوەی لە فکرەکە ئەبێ بڕوا بۆ جیهادکردن. ئەمەش دیسان کە ئەڕوا بۆ جیهادکردنەکە جیهادکردنیش کارێکی زۆر قورسە. ئەو سەحابە بەڕێزانە 13 ساڵی ڕەبەق بە 88 سوورەتی قورئان پەروەردە بوون لە مەککە، پاشان جیهادەکەیان لەسەر فەرز کرا لەژێر سەرپەرشتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم کەسە کە یەکسەر لەو گەرمە تەریقەی خۆیەوە ئەڕوا بۆ جیهادەکە و جیهادیش توولانیە، هەرچێکی زۆر قورسە، ماندووبوون و فەقیربوون و برینداری و ترسی هەموو لەحظەیەکی تایە، ڕوبەڕووبوونەوەی دوژمنێکی زۆر و بەتوانە و قووەتێکی زۆر وردە وردە لێی سار دەبێتەوە. بە تایبەتی ئەوەی ئەو تەسەووریەکە ئەوانەی کە چوون بۆ جیهاد هەمووی وەکو فریشتەوان دوای سەیرەکەوان نییە، هەیە لە جەبەکە ڕاکاتەوە دواوە، هەیە غەنیمەتەکە بۆ خۆی وەرەگرێ، هەیە حرامە خوا، هەیە جگەرە کێشێ، هەیە خراپاکە، ئەوی تر وردە وردە لەمە سار دەبێت. بەڵام ئەگەر هەموو لە ئیسلامەکەی لە هەموو لایەنێکیەوە بگرتایە و بە تەدریج پێیان بڕۆیشتایە. کتێبێک لەسەر عەقیدە خوێنێ بەشێک لە عیبادەتەکانی وەرگرتووە، بەلیغوا عنی وەلەو ئایە، ئایەتێک شەرحەکاتەوە بۆ یەکێکیکە وردە وردە هەست بە ئەوە ئەکات جیهاد فەرزە، بەڵام ناڕوا ئێستا ممارەسەی بکە، فێری زۆر شتی تر ئەبێت. جیهادەکە گەر لە شوێنی خۆیان بوو تەمان فەرزە بێت لەسەری پێش عیلمە شەرعیەکە. لەبەرەوە ئەم کە ئێستا لە بیئەیەکی ترە و لە شوێنێکی ترە و جیهادەکەی لێ نییە، پێویستە بەم مەرحلانە بڕۆ عیلمە زەروریەکان فێر بێ. ئەم عیلمە زەروریانە ئەوانن کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ناوی ناون عیلمی فەرزی عین، کە وەکو نوێژ فەرزە ئینسانی مسلمان فێری عیبادەتەکان بێ، عەقیدە و عیبادەتەکان ببێ و هەروە هەندێک ئەحکامی تر کە پێویستە لێی بزانێ.